خۆشەویستانی ڤار دووبارە سڵاوتان لێبێت تایمی یەکەمی نێوان یاری نێوان بۆلیڤیا و عێراق بە گۆڵێکی یەکسان بردو لا کۆتایی هات. سەرەتا بەوێ لەوە دەست پێ بکەم بڵێ مامساوکە تۆ یەکسەر باسی عەلی حەمادیت کرد. عەلی حەمادی وت یاریزانێکی باشترە لە میمی و هێرشبەرێکە حەزەکەم یاری بکات. عەلی حەمادی یاری کرد و گۆڵێکیشی کرد. چۆن بوو زانیت کە عەلی حەمادی با بڵێ خوێندنەوەکەی تۆ لەسەر چ ئەساسێ بوو بۆ عەلی حەمادی؟ بەڵێ عەلی حەمادی یاریکەرێکی تەکنیکیە زۆر، ینی ئەزانن لە شۆش بۆستێ. یەکێ لە هۆکارەکانی گۆڵکردنی عێراق بۆستانی حەمادی لە شۆنی تەواو، یان بۆ نمونە چاودێرینەکردنی خۆی دزینەوە لە چاودێری تیپی بەرامبەر و دواتر هەڵبژاردننی شوێنێک کە بە گونجایزانانی ئێمەوە زانین 6 یاردە گرنگترین شوێنە، یان 6 یاردە و پێشی 6 یاردە بۆ لەبێ ڕوبەڕووی گۆڵەکەیە ئۆپشنی زۆرە بۆ گۆڵەکە. بەڵام ئەگەر مەسەن لە سوچەکانەوە بێ مەسەن گۆشەی مردووە لەوچە قورس بێ گۆشەیە بێ بۆ گۆڵکردن. بۆیە حەمادی یاریزانێکی تەکنیکیە بێجگەلەوە تۆپگرتن و تەوزیعکردن و ئەم بابەتانەی هەیە، توانێت یاریزان بپڕێوە و تۆپێکی بۆ دەبواە هەوڵی باە کە مەسەن جوتش بەڵام بەعام لە ئەیمن باشترن. بەڵێ ئەمە ئەوکو ستایلی حەمادی. بەڵێ حەمادی بەڕاستی گۆڵەکەی عێراقش کە ئەنجام درا وەزان برادران لە شاشە دوایتر داینێنەوە. حاڵەتی یەکەمی کە عێراق گۆڵەکەکە بەڕاستی چاودێرینەکردنی یاریزانان بەو شێوەیە نەبووە. بۆ نمونە کاتێک کە تۆ تەکتیک هێدانەی ئەڵێ یاریزانی هێرشبەرەکان بگرێ بۆ ئەیمەنم هەیە کە حەمادیە، بەڵام 6 یاردە خۆی تایبەتمەندی خۆی هەیە ئەبێ 3 یاریزانی ئاوا تەوزیع بکە کە لەو شوێنە بۆشاییش دروست بوو یاریزانەکە ڕۆی لەگەڵ یاریزانی هێرشبەرەکە یا بەرگریکارەکە ئەو شوێنە چۆڵ نەبێ. بۆیە شوێنەکە چۆڵ بوو حەمادی توانی ئەو شوێنەکە چۆڵ بێ تۆپەکەش شوێنەکەی بڵێن گونجاو بوو لێ توانیتی گۆڵەکە تۆمارکە. بۆیە نەبوون یاریزان لە شوێنی گونجاوە وەکو یاریزانی بەرگریکاری تیپی بۆلیڤیا هۆکاری گۆڵەکە بووە و یاریکردنی عێراقش بە شێوەی تەکنیکی کە یاریکردنی عێراق ڕازی بووی لە یاریکردنی عێراق بە ستایلی ئەم یارانەی پێشوو بەڵام وەکو یاری تۆ بێن نەخێ تێگە چۆن ناو بڵێم یعنی بۆلیڤیا تیپێکی گەورەیە یاری گەورەکە معنی لە چاو عێراقەوە ڕاستە لە تەسنیفا لە دوای عێراقەوەی، بەڵام عێراق بەڕاستی یاریستەی بڵی نیەوەتە یاریکی سابتی نیە جێگیرنی یاریەکانی خۆ دەزانی یاریە باش یاریە خراپە. لە حکمی ئەوەی کە عێراق گۆڵەکەی ئەنجامما دوای 7 دقەش عێراق زۆر باش و پاساتێ کرد تۆپی سۆرانەوە یاری ئەکرد لە گۆڵچیەوە تۆپی گۆڕی، بەڵام دوای پەشەوەکان خاڵی یەک ئەمە خاڵی کێشەی عێراق ئەمە بوو. خاڵی دوو ئۆتۆماتیکیە کە تۆ گۆڵێک لێ بکرێت تیپی بەرامبەر ئۆتۆماتیکی هجوومەکە ئەمە لە هەموو شوێنێ وایە مەسەن تۆ هێرشە کرد دواتر خۆت ڕێکەکەیتەوە تا دوای هێرشێتر بکەیتەوە. ئەوەی کە مەسەن هێرش کراوەتە سەری هەوڵەیە هێرش بکاتەوە. ئەمە شتێکی ئاسایی عێراق تۆزە کشایەوە دووە، بەڵام ئەمە ئاسایی نییە بە بەردەوامی 45 خولەک تۆ 30 خولەک تۆ لە یاریگایان نەبی، ئەمە ئاسایی نییە. بۆیە بەڕاستی تیپە گەورەکان ئەتوانن ئەو ئیشە بکەن. بۆلیڤیا شتێکی کەشی هەیە با بڵێن ڕۆبەڕووبوونەکانی بۆلیڤیا ئۆرۆگوایە با بڵێن چیلیە با بڵێن ئەرجەنتینە ئەزمون بەڵامی عێراق بەزدەحەدی ئەو تیپە بەقوتانە لە ئاسیا نییە بەڕاگرن. ئەمە خاڵێکم کاگە. خاڵی دووەم لە کاتی یاریەکەیە باسمان کرد لە نێوانی مەکانە کاتی سەیری جێمیەکەمانە کرد لە دەوروبەری ناوچەی سزایە هەڵبژاردی عێراق ئەبێن لە فاوڵ دوورکەونەوە. ئەم فاوڵ لە سابتانی جێگیرانی کە بۆ ناوچەی سزا لەم لاولەولا فاوڵەکان بدایەت هەوڵیان نەخوان دوورە پەرێزخەن لەو حاڵەتانە، بەڵام ڕوویە. بەڵام ئەو حاڵەتانە عێراق شانسێ بوو با بڵێم باش بوون بەرگریارەکان کە نەیانتوانی تیپی هێرشبەر گۆڵ بکەن. ئەمە خاڵێکی ترمان هەیە. ئەمە یاریزانێکی هەڵبژاردی بۆلیڤیا کە ژمارە 7 میگێل تێرسیرۆس بەڕاستی یاریزانە باڵی ڕاست ئەبینی شۆنەکەی ئەگۆڕێتەوە بەردەمی وەسەد با بڵێن پشتی هێرشبەرەکانیان یێتە ئێوە دواتر دەچێتە ناوەوە. بەڕاستی ئەم یاریکەرە یاری تایبەتمەندی زۆر چەندها لە شوێنە ناوە چەپە یێتەوە ناوە واتە شوێنێکی تایبەتیشی نییە بە تایبەتی لێ بۆسە، بەڵام کە لای ڕاستەوە بێ ئۆپشنی زۆرە توانای لێ بڕۆ ئەتوانای بێنێتەوە لای چەپ شوتکا بۆ گۆڵ. بۆیە بەڕاستی میرخاس تا ئێستا بە باشی هێناوێتی هیوادارین بتوانێت بەڕاستی ڕۆڵێکی باشە بینێ، بەڵام بتوانێت کە ژمارە 7 ڕابگرێت لە تایمی دووەمە. ئەگەر میرخاس نەیتوانی کۆنتڕۆڵی ئەو یاریکەرە بکە بە دڵنیایی و ئەتوانێت نەک گۆڵ بکە گۆڵ زۆر دروستکە لەمان یاریکەر ئەو یاریکەرە. ئوستاز لە باسی یاریزانە کوردەکانە با بڵین لە هێڵی بەرگری عێراقا دوو کوردەکە زۆر باشن، یعنی ئەمە بڵین لایەنداری بۆ هینە نیە، بەڵام حەقیقەت باسە دوو کوردەکە ئاکام و میرخاس زۆر باشن. بەڵام لەم لاوە تەحسین هەر زۆر مشکلەیە هەر زۆر کە هەرساتە یعنی هەتا باسی گۆڵەکەم بۆ بکەی هێڵی بەرگری عێراق کە لەو تاکە گۆڵی دووەم دەستە خۆش پرسیارگە لە شوێنی خۆیە وەکو یاریزانە کوردەکان یاری باشیان کردووە هیوادارین هەمویان باش بن،
بەڵام مۆزوعەکە لێرە نییە مۆزوعەکە لەوەیە کە هەمووی بە تۆکمە پێکەوە یەک یاریکەن گۆڵی دومی بۆلیڤیا ئەگەر ئاگال لێ بێت دوو یاریکەری هێرشبەر لە لای تایکی ڕاستی عێراقەوە ژمارە سەیە ئەگەر نایم بێت نەچوو بێتەوە بەڕاستی لەوێ نییە چاودێری نییە لەو کاتێک تحسین هەردووکیان لەوێن بەڕاستی چاودێری یارزانیان کرد تۆپەکەیان کرد و بە ئاسانی گۆڵیان کرد ئەگە برادران لە کۆنتڕۆڵ حاڵەتی دووەم خۆیان پیشانی بینەرانی بنەوەیان لەو بابەتە ئەبینی کە یاریزانی ژمارە ئەبزانم دەیە پاسەیە کە ژمارە حوت لەوەیە حوت نەماوە لای باڵی ڕاستە ژمارە حوت لێەوە ئەسڵ ئیشەکە بۆ حوتەکە بوو بەڵام سیانزەکە تۆپەکەی کرد و بە جوانی خستێ گۆڵ یعنی شتێک گۆڵێکی زۆر ئاسان بوو چاودێری نەکردن ئەگە یەک سات تۆ چاودێری یارزانی هێرشبەر نەکی لەم حاڵەتەتی بە گەورەکان ئاوا ماوەڵ لەگەڵ حاڵەتەکانەکەن بۆیە بەدڵنیای میرخاست ڕۆڵێکی گەورە بینێ تایمی دووەم بە تایبەتی ژمارە حوت کە لەوێ یاریەکە بە هەروەها یاریزارەکانی بەرگری کار ئاگیان لێ لەگەڵ ناوەند ئەو فاوڵانە دروست نەکەن لە دەوروبەری ناوچەی سزا ئەگە سێ عێراقی ئاگام لێ بوو لە دوای گۆڵکردنەکەش تۆپ سوڕانیان هەبوو یاریکردنیان هەبوو بەڵام بەڵێ چاچەنێ مشکلەکە عێراق و کەوتە پەشۆکان تۆپیان درێژ ئەکرد دواتر نازان چۆن مامەڵگە تۆپەکەن بۆی ئەمە ئەزمون ئەمە ئیشاکەن بۆ نمونە با بڵێن تا ڕادەیەکی کەم ئەتوانن عێراق ئەزمموی عێراق بتوانێت بەرگری لە گۆڵێ بکە ئەو ئەزمونیان نییە بۆ ئێمە وتمان لە سەرتاوە گۆڵە لێ نەکرێ هەوڵان بەرگری کارەکەیان سیستەمی بەرگری کاراکەنەوە چۆن لە سیستەمی بەرگری ستا وڵاتانش بینی لە ڕووی سیستەمی بەرگری گرنگە بۆی تۆ سیستەمی بەرگری هەبوو دواتر بی لە هێرشوو کرد ئەمە شتێکی ئۆتۆماتیکی باسمان کرد کە گۆڵە لێ بکرێن دڵنیایە تۆ تۆزێکشیتە دواوە بەڵام لە هەمان کات ئابێ ئاگار لێبێ وەکو ئەم حاڵەتە نەبێ سە بۆلیڤیا لە دەقەکانی ئەخیرە بەڕاستی خەریک شپرزە بوو و ئەیتوانی گۆڵ بکە بەڵام تر یارزانانی بەرگری نیان نێژە حاڵاتانە دروست بێ بۆیە هیوادارم لە تایمی دووەمە ئەو فاوڵانەکەم کەنەوە دەوروبەری ناوچی سزا واوە یاری خۆیان بکەن و نازم لە یاری دەپاڵەوە نبینی باڵەکانی عێراق نبینی دوو تۆ بێنە ناوە ئۆڤەرێ بکەن بەڕاستی هیچ یعنی وجودیان نییە لە واقعی یاریەکەیە بە پێچەوانەوە تیمی بۆلیڤیا لە هەردوو باڵەکە هێرشەکەن بە تایبەتی لای ڕاستەوە کە لای میرخاسە کە توانێتی تا حدێکی باش یاریکردنەکان ڕاگە بەڵام دوو جار حوتەکاتە ناوە زۆر مەترسی دروست کرد لەسەر هەڵبژاردەی عێراق وەکو لایانی تحکیمیەکەی هیچ حاڵەتێکی زەقی تیاو یاریەکە حاڵەت تحکیمیەکە تا ئەسە زۆر باشاتوە بە حاڵەتی ئەیمەنی سەرەتای یاری کە فاوڵەکە دروست بوو کە پێویستی بە کارتێکی زەد بوو ئەوە قەینا ئەتوانین بڵین کێشەیەک نییە تازە فاوڵەکەیە بۆ تایمی دووەم چی بۆ تایمی دووەم بەڕاستیتر نابژوانە بزانین چی دروستە بێ وەرە خەتەریاتی ئەوەی تیا بوو کە لە تایمی یەکەمە ڤارێکش بگەڕێتەوە بۆ ڤار و پەرارتی لەسەر عێراق دروستکە بەڵام ئەو حاڵەتە ئەگە ئەیمن ڕوبەڕووی یاریکەری بە هێرشبەرەکە وایە 100% بوو پەرارتی بەڵام دەستی لێ بوو دەستی بەرز بوو ئەستا سەرەکەی لێ بەڵام دەستی ئاواتەوە کێشای بە ئێرەی یاریکەری بۆلیڤیا بۆیە حاڵەتە لەدانی سزانانی لە بڕیان قەزم خۆی حرەکەی دەستەکەی ئاواتە خوارەوە بۆیە ئەگەر ڕوبەڕووی یاریگەرەکە بوو ئایام دەستەی ئاوا ڕوبەڕوو ئاوای کردایە ئەوە دڵنیا ئەبوو بە لەدانی سزا بۆیە دەبێت ئەبێ زۆر مامەڵە لەگەڵەوە بکەن کە هەڵەیەکی ناوچی سزا بە ئاسانی لەدانی سزا ئەژمانەکەن و دەروی ناوچی سزا ئەو فاوڵان دروست نەکەن چونکە ئەم تۆپە جێگیرانە دەبێتە گۆڵ لەسەر بە کورتی پێم بڵی بۆ تایمی دووەم عێراق هەروەش لەژاو ئەمێنێتەوە یان تایمی ڕاهێنەران ئەوە وەکو پێش بڵێن بۆ چوون نازانیارەکە چۆنەوێ بەڵام عێراق بێت لەم سایدێ دەرچێت وەک پێم وتی لە تەنیشەکانشەوە هێرش بکەن نەبێت تۆ چاوەڕێکی تۆپێک ئەیمن بڕوە حەمادی بڕوە ئەمە یاری تۆپی پێ نییە بۆی پێتەڵم ئەزمموی کەمە عێراق یاریەکی ستایلێکی تایبەتمەندی نییە یعنی شتێکە دروست ئەبێ لەو کاتەیە چۆن مامەڵەگە تۆپەکاتە تەنها عێراق زۆرە ترسیڵی تۆزێ ڕق یاریەکە بەڵێ لەوە ئەترسم کە حاڵەتێکی سوور بێتە پێشەوە سەر ئیبراهیم بایش حاڵەتی ڕوویە کارتی زەرد وەرگرت ئەو حاڵەتت ئەگەر ڕێک بۆ پێی بواە لەوە چێ بگەشتە سوور بۆیە بەڕاستی هەڵبژاردەی عێراق لە تایمی دووەمە ئیشی قورسە لەبەرەوەی ستایلێکی یاریکردنی نییە و هیوادارین حاڵەتی تەحکیمی شتێکی وا ڕوونەیە کە بۆ عێراق بە پێچەوانە بشکێتەوە بەسەری ئەو گۆڵی دەستخۆش بستە بیرەرانی خۆشەویست لە دوای تایمی دووەم ئەگەڕێینەوە وڵاتان وان نزیکە بینەوە لە دەستپێکردنی ئەو تایمە و تا دوای تایمی دووەم و بزانین چێ سەرەکەوێ بۆ مۆندیال خواتان